جهجای سکوت بیتس اندام بلند پروژه آسایش امریکی جه امریکا دی پرسم هجای سکوت بخیراتی کردستان 24 امریکا سرکوی وزیرین هرما کردستان هجای مسرور بارزانی بخوانده امریکا نوکه جنابوان لواشنطنه دوید ما هستیار دا افسردانه و افخاندنه بتایبتی پشتی کمتر جسه حیوان دست بکاربونا اداره دونالد ترامپ دهیتا چه معنای؟ پێم وابێ کاتێکی زۆر گرنگە کاتەکەی زۆر گونجاوە بۆ سەردانی بەرپرسانی کورد لە واشنگتن دیسی سەرۆک ترامپ تازە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەڕاوەتەوە وزەیەکی زۆر باشی هەیە و دیپلۆماسیەکی باشی پیادە کرد لەوێ دەرفەتی زۆر باش هەن بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە من ئەیبینم هەرێمی کوردستان لە ناو گفتوگۆکانە باس کراوە ئەمە زۆر گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسی کورد کراوە بۆیە ئەوەی کە بابەتی تورکیا هەیە کە بابەتی چەکدانانی پەکەکە و گفتوگۆی ئاشتی بەڕێوەیە و بابەتی گفتوگۆکانی ئەمریکا و کەنداو و بابەتی ئێران و بابەتی کورد و دیپلۆماسیەتی کورد لە ناوچەکە و ئەو ڕاگەیەندراوانەی کە هەن ئێستاش کە سەرۆکی هەرێمی کوردستان لە تارانە بەرپرسانی کورد دڵنیاییان داوەتە ئێران بۆیە من ئەمەی لێ خوێنمەوە کە کوردستان دان پێدانراوە دۆستێکی گرنگ و متمانە پێکراوی ئەمریکایە بە دیاریکراوی ئەم ئیدارەی ئەمریکایە ڕۆڵێکی باشی گێڕاوە بەرپرسانی کورد حسابیان بۆ دەکرێت و کاتەکەشی لە هەمووی باشتر و گرنگتر کاتەکەیەتی هێژای سکۆت ئەمریکا وان نێزیکان مەزنترین قونسولخانەیە خۆلی سەراستی جیهانê li hewlêra paytext vediketin giringiya vê divan pêşhatên alûzên navçetê de derbas dibîtin û heraşeyên ji yekê zêdetir li ser warên cuda li ser herêma Kurdistanê û garantiya Amerîka dikare çi bît جارێکی دیکە ئەمە ئاماژەیەکی زۆر ڕوونە لەوەی کە هەرێمی کوردستان و ئەمریکا چەند تەقدیری بۆم پەیوەندی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەمەی وتووە دەڵێ گەورەترین قونسولخانەی خۆمان لە هەولێر لە پایتەختی هەرێمی کوردستان دەکەینەوە ئەمە پارەیەکی زۆری بۆ خرج کراوە و لە خۆڕا دروست نەکراوە ئەمە سیاسەتێکی بەهێزی لە پشتە و وەک وتم کە کردنەوەی ئەم قونسولخانەیە کە گەورەترین قونسولخانەیە لە جیهان هەبوونی بەهێزی ئەمریکا لە هەرێمی کوردستان دەسەلمێنێ ئاماژەش هەن لەم ئیدارەیەوە بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان کاتێک کە سەرۆک ترامپ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگەڕێتەوە زۆر گفتوگۆ کراوە بابەتی ئاسایش بابەتی ئابووری بابەتی وزە ئامانە قسەی لێ کراوە و لێرەش قسەیان لێکرێت بە دیاریکراوی لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و مەسعود بارزانی ئەم کەسانە دەبینێ بەرپرسانی باڵایی ئەمریکا دەبینێ ئەمانە هەموو ئاماژەی زۆر باشن بۆ کوردستان هێژای سکۆت خەلکێ کوردستانê bi girştî dipirsin ئەمریکا بوچی جەنابێ سەرۆک وەزیران مەسرور بارزانî digel wê tîmê daxwaz kire ئەمریکا divê dema hestiyarda ئەمریکا çi peyamek heye bû Kurdistanê birêya serok wezîran dixwazin bigihînin yan jî armancên xwe cêbecê bikin پێم وابێ پەیامەکە ڕوونە کە ئەمریکا بەڕێبەرایەتی ئەم ئیدارەیە بەردەوام دەبێت لە هاوبەشی گرنگ و بەهێزی لەگەڵ هەرێمی کوردستان و 25 ساڵ زیاتران پەیوەندیە هەیە زۆر گۆڕانکاری هاتوونەتە پێشەوە لە ڕووی سیاسی و گۆڕانکاری لە واشنگتن هاتوۆتە پێشەوە بەڵام ئەم پەیوەندیە لەگەڵ کورد نەگۆڕاوە بۆیە بەرپرسانی ئەمریکا ئەم ئیدارەیە لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دێن هەڵسەنگاندنێکی دیکە دەکەنەوە بۆم پەیوەندیانە بزانن بیان بنە چ قۆناغێکی دیکە لە چیدا بیان پێشەوە وەک سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ زۆر لایەنی ئابووری و بوزەی بەلاوە گرنگە و بابەتی ئابووری چقی ئەم کۆبوونەوانە ئەبێ زۆر قسەی لەسەرەکرێ بابەتی زۆر گرنگ دەبێ بزانین کە ئەمریکیەکان و کۆمپانیا ئەمریکیەکان چۆن ئەتوان لە هەرێمی کوردستان کار بکەن و سوود بگەێنن بە گەلی کورد بە
ئەمریکاش بە هەمان شێوە بۆیە ئەگەر من لە هەرێمی کوردستان بوومایە و ئەم هەموو بەرەو پێشچوونانم ببینایە زۆر دڵخۆش دەبم ئەوەتان لەبیر بێت کە ئێوە پەیوەندێکی باشتان هەیە لەگەڵ دموکراتەکان واتە شتێک نییە کە ئەوەی کە پێڵێن بای پارتیسنە واتە پەیوەندەکانی کورد تەنها لەگەڵ حیزبێک نییە ئەمە زۆر گرنگە لەگەڵ کۆماریەکانە و لەگەڵ دموکراتەکان ئەمە شتێکی باشە هێژای سکوت ئاخفتنên cenabê hewa û giringiya Herêma Kurdistanê bo Amerîka di hemû waran da di demekî de ye ku hîn dizanin hemî mangan hikûmeta Herêma Kurdistanê şerî digel hikûmeta Iraqê diketin heta mûçeyê mûçexûrên Herêma Kurdistanê fire diket. Ev zêdetirî sala ku çend heyva derbas bûn hêjî nafta Herêma Kurdistanê dubare nehatiye hinartin. Madem ku Amerîka wisa Herêma Kurdistanê pêgiring e bi demokrat û komariyan ve bi îdareya nû ya Donald Trump ve bûçî vanzext û fişarên li ser Herêma Kurdistanê û xelkî ji Iraqê kêm naket bûçî bêrûlin. پرسیارێکی زۆر جوانە سیرکە ئەم ئیدارەیە ئیدارە تازەیە ئەولەویەتی هەیە ئەولەویەتی خۆی داناوە بابەتی ئۆکرانیا و رووسیا بابەتی غەزە کۆتایی هێنان بەو ململانێ و کوشتارە لەوێ و کۆنگۆی دیموکرات کە تا ئێستا باسی نەکراوە بەڵام دیپلۆماسەتی ئەمریکا ئەمەی لە پێشەوە داناوە و بابەتی سووریا کاری لە پێشینەیە من دەزانم کە ناتوانم بڵێم کە دان بە خۆتاندا بگرن بەڵام دیپلۆماسەتی ئەمریکا ئەولەویەتەکانی خۆی داناوە دانە پێیدا دەچێتە خوارەوە بەڵام ئەو بابەتەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە یەکێک کە لەو بابەتانەی کە ئەبێ قسەی لەسەر بکرێ لەوانەیە ئاڵێم لەوانەیە وڵاتانی کەنداو ئەمریکا گوشار لە وڵاتانی کەنداو بکە کە بێن گوشار لە بەغدا بکەن کە ئەم کێشانە چارەسەر بکەین چونکە من دەزانم کە خەڵکی کوردستان زەحمەتێکی زۆری بینی و بەدەست بەغداوە. باشە هێژای سکۆت پەیس سەردانا جەنابێ سەرۆکوەزیران مەسرۆر بارزانی بۆ ئەمریکای تەنێ ڕۆژێکی پشتی ئاخفتنên جەنابێ سەرۆک مەسعود بارزانی هات ku gotî ev teamila nedestûriya Bexdad gel Herêma Kurdistanê diket çi dike em qebîl nakeyn. Xwe xelkê Herêma Kurdistanê enfal, cînosayd û şoreş û ewqas qurbanîdan bû derwazekirinê û pêdana mûçey nedayne. Heyf ev serederiya gel Herêma Kurdistanê tête kirin. Ne tewafiq, ne tewazun, ne şeraket nahête cêbecekirin li Iraqê. Çi dike em vê teamilê qebîl nakeyn. Serokweziran li Washingtonê, Serokê Herêma Kurdistanê li Tehranê ye. Aya deynemûyê çareserkirina van kêşeyan li Iraqê yek û bi Herêma Kurdistanê têne çêkirin û axiftinên Cenabê Serok Mesûd Barzanî bu qunaxên dahatî hîn çi çaverê dikin? پێم وابێ دەرفەت هەیە پەیوەندیەکان گۆڕانکاریان دێتە ینی تێدا دەکرێت لە ناوچەکەدا بۆیە استراتیژەتی کورد دیپلۆماسەتی کورد وایە کە دەبێت لەسەر ئاستی باڵا لەگەڵ هاتوۆتە ئەمریکا و دیپلۆماسەتی کورد ئێستا لە تارانە واتە ئەکتەری زۆر گرنگ و کەسی یەکەم لە هەرێمی کوردستان دێن بەرپرسانی زۆر باڵای ئەمریکی و ئێرانی شەبینن ئەمە مەسجێکی زۆر گرنگە و تاکیدم لەوەی کە پەیامی هەرێمی کوردستان چۆتە تاران پەیامی هەرێمی کوردستان هاتوۆتە واشنگتن و ئەمە لە بەرژەوەندی کوردە و ئەمە من پێڵێم دیپلۆماسەتی کارای هەرێمی کوردستان دیپلۆماسەتی ناوازەی و زۆر باشی هەرێمی کوردستان کە دێن ئەم پەیامانەی خۆیان دەگەیەنە ئەمریکا و دەگەیەنە تاران بۆیە بەدڵنیاییەوە لە چەند مانگی داهاتوو ئێمە دەرەنجامەکان دەبینین. هێژای سکۆت بیتس ئەندامێ بلندێ پڕۆژە ئاسایشە ئەمریکی ژێ ئەمریکای گەلەک سپاس.